صحتك باشن لا صحتك أورد شون باشن صحتك برلهم شتێک داوای لێبرنتان لەکەین کە بەهۆی چەند خەلەلێکی هونەریەوە لێتان دواکەوتێت. سەرەتا بە خێراتنێکی گەرمی سەرجەم میوانە بەڕێزەکانەکەین بە ناوی لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان و ڕێکخراوی کریاگوزاری گەلی نەرویجی NPA. هەروەها بە خێرهاتنێکی گەرمی لایەنە سیاسیەکان و دام و دەستگا حزبی و حکوومیەکان و هەروەها بە خێرهاتنی سەرجەم ڕێکخراوە پیشەیی و جەماوەریەکان و ڕێکخراوە خێرخوازیەکان ئەکەین. بە خێرهاتنێکی گەرمی بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی سۆرانەکەین. بە خێرهاتنێکی گەرمی میوانانی عەزیز لە ڕێکخراوی ئاسوودە و سەنتەری خانزا دەکەین کە لە شاری سلێمانی ئەو وەزیەتیان کێشاوە و ئامادە بوونە بۆ کۆڕەکەمان. دووبارە بە خێرهاتنێکی هەموو لایەتانەکەین. بەڕێزان بۆ ڕێزلێنان لە جانی پاچی شەهیدانی سەرجەم کوردستان فەرموون بابەیەکەوە دەقیقی وەستین. بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بۆ نەهێشتنی ئەو بەدحاڵیەی نێوان پیا و ئافرەتی کورد و لە پێناو بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری و ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەردوولا گەیاندنی بە پلەی هەستکردنمان بە مرۆڤبوونی یەکتری و پەنجەخستنە سەر نەخۆشیە کۆمەڵایەتیەکان و هۆکاری دواکەوتنی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان و دابەزینی ئاستی پەیوەندی نێوان پیا و ئافرەت لە کۆمەلگاکەمان بۆ پلەیەک و پلە دوو بۆ ئەوەی بتوانین لە دیدێکی مرۆیانە سەیری یەکتری بکەین و چیتر ئافرەت کاڵا و کۆیلەی کۆمەڵی ڕیتمی کۆمەڵایەتی نەشاز و ترادیسیۆنی دواکەوتو نەبێت بۆ ئەوەی بردێک بۆ لێکتر تێگەیشتن دروست بکەین و هۆشیاری هەمەلایەنی ئافرەتانمان بەرز بکەینەوە. ئێمە وەکو لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان بە هاوکاری ڕێکخراوی NPA نەروێجی بیرمان لە سازانی زنجیرەیە کۆڕ یا باشتر بڵین خولێکی ڕۆشنبیری کردەوە و بە سوپاسێکی زۆریشەوە ڕێکخراوی NPA ئامادەیی تەواوی خۆی بۆ پشتیوانی کۆڕەکان نیشاندا. خۆشحاڵشین کە ئەمڕۆ لە حزوری ئێوەی خۆشەویست لە یەکەم کۆڕ بەیەک دەگەینەوە بە ناوی هۆشیاری کۆمەڵایەتی و جیاکاری دژی ئافرەت کە لەلایەن بەڕێز نووری بێخاڵی پێشکەشتان دەکرێت. هەر لێرەوە بە ناوی لقی سۆرانی کۆمەڵەی ئافرەتانی کوردستان سوپاسی بەڕێز نووری بێخاڵیەکەین بۆ ئەو ئەرکەی گرتە ئەستۆی خۆی بۆ ئامادەکردنی بابەتی کۆڕەکە دووبارە بەخێربێن. هەروەها میوانانی عەزیز و خۆشەویست بەرلەوەی بینە نێو بابەتی کۆڕەکەمان ئاماژە بەوە ئەکەین کەوا لە ڕۆژانی داهاتوو ئاماژە بە کات و ساتی دیاریکراوەکەین بۆ دیاریکردنی کۆڕەکانی تر کە سێ کۆڕی ترن. یەکێکیان بە نێونیشانی توندوتیژی دژی ئافرەت و یاسا نێودەوڵەتیەکان و هەندێک ڕێنمایی تەندروستی سەبارەت بە ئافرەتان و هەروەها کۆڕێکی تر دەربارەی یاساکانی باری کەسێتی عراق و هەڵوەستەیەک. هەروەها ئامادەبوانی خۆشەویست ئێستا بەر لەوەی بینانێ و بابەتەکەمان ئاماژەیەک بە ژانامەی کۆرجێر بەڕێز مامۆستا نووری بێخاڵیەکەین. ناوی تەواوی نووری ئیبراهیم عەلی ناسراوە بە نووری بێخاڵی ساڵی 1970 لە ڕاوەندوز لەدایک بووە. دەرچووی کۆلیژی پەروەردەی زانکۆی سڵاحەدینە. لە دوای ڕاپەڕینەوە دەستی داوەتە کاری نووسین و ڕۆژنامەگەری و تا ئێستا بەردەوام دەنووسێ و چەندین وتار و لێکۆڵینەوەی ئەدەبی سیاسی فکری ڕۆژنامەنووسی لە ڕۆژنامە و گۆڤارە جیاجیەکانی دوای ڕاپەڕین بڵاو کردوێتەوە. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤارەکانی ڕاوەندوز و نوێ بۆ و ئێستاش ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری نما کە گۆڤارێکی فکریە تا ئێستا دوو کتێبی بە چاپ گەیاندووە. ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و سەرۆکی ناوەندی ڕۆشنبیری ڕاوەندوزە. خۆشەویستان لەم کۆڕەدا بەڕێز نووری بێخاڵی تیشک دەخاتە سەرمەسەلەی هۆشیاری و هۆشیاری کۆمەڵایەتی و کاریگەریان
لە گۆڕان و پێشکەوتنی کۆمەڵایەتیدا لەگەڵ دیاریکردنی مەترسی لاوازی و نەبوونی ئەم هۆشیارە لە دواکەوتنی کۆمەڵگە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا جگە لە باسکردن لە زۆری ئەو جیاکاریانەی لەسەر ئاستا جیاجیەکانی کۆمەڵگا دژی ئافرەت پیادا کرێ و ڕەهەندەکانی مەترسی ئەو جیاکاریانە لەسەر ئاندەی کۆمەڵ و جەختکردنەوە لەسەر جیاکاری لە بواری خوێندن و زانین و فاکتەرەکانی پشت ئەم جیاکاریە ئەمە وێرای باسکردن لەو هەوڵ و کۆششە کەسی و ڕێکخراوەی نێودەوڵەتیانەی لە پێناو نێشتنی جیاکاری دژی ئافرەت تێدەکۆشن بە تایبەتی ڕێککەوتنە نێودەوڵەتیەکان و پێویستی پابەندبوونی کورد وەک تاک یان کۆمەڵگە یان دەسەڵات بە بەندەکانی ئەم ڕێککەوتن نامە و ڕەنگدانەوەکانی لەسەر ئایندەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و ئاستی گەشەکردنی کۆمەڵی کوردەواری. ئێستاش بابڕێز کاک نووری بفەرمێ بۆ پێشکەشکردنی کۆڕەکەی. دوارەتان باش سەرەتا بەناوی خۆمەوە بە خێراتنەکی گەرمتان دەکەم میوانانی بەڕێز بەخێر بێن سەر چاوان بە تایبەتی بە خێراتنەکی گەرمی میوانانی شاری سلێمانی لە ڕێکخراوی ئاسوودە و هەروە ڕێکخراوی خانزاد لەگەڵ ڕێکخراوی ئەمپیای نەرویجی و هەروە مامۆستای بەڕێزم مامۆستا محەممەد ساڵح بەڕێوەبەری پەروەردەی سووران دەکەم بەخێر بێن سەر چاوان. زۆر سوپاسی کۆمەڵی یاخود وەقتی سوێرانی کۆمەڵی ئافرەتانی کوردستان و هەروە ڕێکخراوی ئەمپیای نەرویجی دەکەم بۆ سازانی ئەم خودە ڕۆشنبیریە. ئومێدەوارین کە لە دەرەنجامەکانیدا سوودبەخش و پەرخازان بێت و بە سوودی هەموو لایەکمان بگەڕێتەوە. سوپاسیان دەکەم بۆ ڕەخسانی و دەرفەتە کە بێنێ لە کۆمەڵێک سەرلەسەر وشیاری کۆمەڵایەتی و جیاکاری دژی ئافرەت. بەدەوەی بێمە سەر بابەتی کۆڕەکە ڕەنگە پرسیاری بکرێکە ئاخۆ بۆ نەوترا تونند و دیژی بۆ باس لە جیاکاری کرا. بێگومان بەر لە تونند و دیژی کۆمەڵی فاکتەر هەن کە زەمینەی سەرهەڵدانی تونند و دیژی دژ بە ئافرەت خۆش دەکەن کەوانیش جیاکارین لە کۆمەڵ لە بوارە جیاجیەکانی کۆمەڵایەتی بی یاخود سیاسی بی یا ئابووری بی یا ڕۆشنبیری بێت. کۆی ئەو جیاکاریانەش بە ئاست و ڕەهەندی جیاجیا دەردەکەون لە ڕوانگەی نوێ و لە ئاراستی نوێەوە دەردەکەون یاخود زۆرا و زۆر بە تایبەتیشتی لەسەر ئاستی تاکە کەس یاخود خێزان یاخود خودی کۆمەڵگا یاخود دەسەڵاتی سیاسی یان ئەو دابنەریتانێک کە لەناو کۆمەڵگەدا باون یاخود کلتوری ڕۆحی ئەو کۆمەڵگەیە کە بۆ خۆشی ڕۆڵ دەبینێت لە دیاریکردنی ئاستی پەیوەندی کۆمەڵەتیەکانی نێوان خودی تاکەکانی هەر کۆمەڵگەیەک. باسکردنیش لە کێشەی ئافرەتان لە کۆمەڵگەیەکی وەکو کورد کە بەڕاستی بەشێکە لە نەخشەی کۆمەڵگە دواکەوتوەکانی جیهان بە تایبەتی لەسەر ئاستی پەیوەندی نێوان یاخود پەیوەندی مرۆیانەی نێوان ئافرەت و پیا و کە تا ئێستا کۆمەڵێک دابوو نەریت و عەرف و هەروەها کولتورێکی ڕۆحی و تەنانەت خودی یاساش زۆربەی ئازادیەکانی ئافرەت و هەتا وەکو ئێرادە و کەرامەت و بوون و بەهای مرۆیانی ئافرەتی کۆت کردووە و لە سەر زەمانە بوون و مرۆیەکانی خۆی بێبەش کردووە. لێرەوە باسکردن لەو کێشانە ڕەنگە زیاتر لە کۆڕێک و زیاتر لە وتارێک هەڵبگرێت دەکرێت لە بواری سیاسی قسە بکرێت دەکرێت لە بواری کۆمەڵایەتی لە بواری ئابووری لە بواری ڕۆشنبیریەوە. لێرەوە ئێمە زیاتر بە پێویستمان زانین قسە لەسەر هوشیاری ڕۆشنبیری بکرێن یاخود هوشیاری کۆمەڵایەتی بکەین کە ڕۆڵێکی گرنگ دەجێڕێت لە ئایندەی کۆمەڵگە و لە دروستکردنی پەیوەندیەکی مرۆیانەی نێوان هەردوو ڕەگەزی کۆمەڵ. بۆ ئاراسی بابەتی کۆڕەکەشدا ئێمە تەوەری کۆڕەکەشماندا بەشدەستن تەوەرێک لێوانە هوشیاری و هوشیاری کۆمەڵایەتی جیاکاری دژی ئافرەتەن و ڕەهەندەکانی هەروە جیاکاری بە تایبەتی لە بواری خوێندن و فێربوون کە بەشێکە لە جیاکاریانە بەڵێرەوە چەند لەسەرەکەیەوە هەروە ئەو خۆش و ڕێکەوتنامە دەوڵەتیەکان بۆ نەهێشتنی جیاکاری دژی ئافرەت و بە تایبەتیش دووە یاخوزینەترین ڕێکەوتنامە مێژووی جیهانی کەویش ڕێکەوتنامەی نەهێشتنی هەموو جۆرە جیاکاری دژی ئافرەتە کە بەسەردەرە ئینگلیزیەکەی سیدا و ناسراوە
كرسالة الدولة صحيحة والمسلمين يحاول الله بس إن يعني في دولة مثلا جزء سيدنا طبعا رنجة هذا نقول لوراتك ودولة تشتري رجع هذا المجال هذا كوش النسبة كلي فكرتي كمان كان دواري روشن بيدو ياخذ كمان ياخذ سياسة لنا الشيء هذا بعد تقطينا وروشن بيدو لكن إن زادين أجل دخلوا يتيجي كم ذكاء سلسلة بيرفض الشارع وكل مع الجيش ومرجع ولا شيء ما فيه استقلالية وتشتري تركيبي أو بدأ كبرده والشارع اشتكى إذا اشتكى معنوية وعلها في وقت الشيء يأخذ من ذلك آسف الكنوت يجتنو آجاي مروبو دولو بدو بو أوكي شاتانو يأخذ بو شنكي كمراتك مروبي وشيار أمرو بيك آجايا أمرو بيك بدل كدنيك بدتواناوا اشتكان دولو بري خوي دخلينتوا برسالي أنا برام بدادني قمانش لكم مرة شدكات بوي بقات يخيني وشياري ميكانيزمي قورانا مەرجی پێشکەوتنی کۆمەڵایەتیە واتە بێ وشیاری بێبوونی ڕۆشنبیرێکی کۆمەڵایەتی بە وشیاریە ئەستەمە تۆ ڕەچاو یاخود چاو لە پێشکەوتنێکی کۆمەڵایەتی بکەیت چونکە لە خودی وشیاری کۆمەڵایەتیدا لە ناوی خۆیدا گۆڕانی کۆمەڵایەتی هەڵگرتووە بێبوونی پێشکەوتنی یاخود بێبوونی ئەو وشیاریەش مەحاڵەتەوە لەناو هەر کۆمەڵگەیەکدا باس لە پێشکەوتنی یا گۆڕانێکی کۆمەڵایەتی بکەیتەوە تەنانەت خودی وشیاری وەکوتمان چۆن بوونێکی مادی هەستپێکراو نییە هەروەها دیاریکراو یاخود بەخشەی زیاتر وشیاریەکانی شیاڕەتێکی کۆمەڵبوونی وشیاری تەنور دەستای کۆمەڵگەیەکی کراوە دیموکراتدا کۆمەڵگەیەکە بە بەڕۆی مافێکسانەکانی مرۆڤ بوو بە جیاوازی لە جەسەکان هەبێت کۆمەڵگەیەکە دەفەتی زیاتر بۆ بیشتریەکان خۆ بکات کۆمەڵگەیەکە ڕێگە بەهاو بوون و گەرانەی مرۆڤ بێت پێناسەی وشیارە ڕەنگە کۆمەڵگەی پێناسەی وشیارەکە ڕەنگە پێناسەی دیاریکراو بوونەکەی وەکە خودی چەندەکە چەندێکی فەلسەفی کۆمەڵایەتیە لەبێ چەندە فەلسەفیانەش پێناسەکانیان ڕێژەی دابەدرێتەوە بۆ جیهانبینی و هەروەها ئاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی هەر کۆمەڵگەی یاخود هەر نێوان دوو گروپێکی کۆمەڵایەتی واتە هەر گروپێکی کۆمەڵایەتی یاخود هەر نێوەندێکی کۆمەڵایەتی لە ڕەوانگەی بەرژەوەندی سیاسەکانی و بەرژەوەندی سیاسەکانی لە ڕەوانگەی ئاستی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی دەستی بۆ هەجارێت و بۆ هەچەند شێت بۆ هەر پێشاتێکەکە وشیاری شێکی ئەمەکانی کە کۆمەڵێک ئاراستە و بێگدانە و شروع و تەفسیری سیاسیان خۆ دەگرێت وەکومان کەوەچێت زاخودی ئەو جیاوازی ئەو دیکە دنیای کۆمەڵایەتەکە وشیاری وەکو گشتێک لە لەفەکانی تری جیا دەکرێتەوە واتە وشیاری لە حاڵەتێکدا کە بەرهەمی فکرە بەرهەمی بیرکردنەوە بەرهەمی زمانە لە هەمان کاتیشدا وەکو گشتێک جیاوازە لە وشیاری کۆمەڵایەتی یاخود وشیاری سیاسی یاخود وشیاری ئابووری یاخود هەر وشیاریێک کە باسێکێک کۆمەڵایەتی و ئاستی پەیوەندیەکان دەگۆڕێن لە کۆمەڵگەیەکدا کە وشیاری کۆمەڵایەتی لەو پەڕی پێشکەوتن و لەو پەڕی کراوەیی و لەو پەڕی مرۆڤاندا بێت ئیدی لەوێەوە دەفەت بۆ گۆڕانی کۆمەڵایەتی زیاترە دەفەت بۆ دروستبوونی پەیوەندی دولۆیانەی نێوداکانی کۆمەڵ زیاترە دەفەت بۆ ئایندێک و هەروەها ئاسوێکی گەشتە دەبێت دەمتاکانی کۆمەڵگە زیاتر بکراوێ لێرەوە پێناسی وشیاری کۆمەڵایەتی دەبێت زیاد دەبێتەوە لە وشیاری کەویش بکرێت لە کۆمەڵێک هزر و تێز و هەروەها تیۆر کە ڕەنگدانەوەی بارودۆخی واقعی مادی کۆمەڵگەن واتە ئاستی پەیوەندیەکانی کۆمەڵگە لەنێو کۆمەڵدا لە چاسێکدا بێت ڕەنگدانەوەی وشیاری کۆمەڵایەتی واسەدا بێت تۆ کە دەتەوێت پێی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەیەک لە بەرچاو بگری بۆ ئەوەی بتوانێت ئاسی وشیاری و کۆمەڵگەی دیار بکەین لەوێەوە دەکرێت جیاوازی لە نێوان کۆمەڵگەیەکی دواکەوت و کۆمەڵگەیەکی کراوە و پێشکەوتوودا بکەین کۆمەڵگەیە کە تا ئێستا لەسەر ئەساسی یاخود لەسەر بنەمای توونوتیژی و لەسەر بنەمای ئینکارکردنی مافی بەرامبەرێت لەسەر بنەمای سوکایەتیکردن بە ڕەگەزی بەرامبەرێت لەسەر بنەمای کوشتنی هەر جیاوازیەک و هەر ئازادیەک کۆمەڵگەیەکە کە تۆ ئاسی وشیاریەکەی لەو پەڕی دواکەوتندا دەبینی ڕەنگە ئومێدی کرانەوە و ئومێدی پێشکەوتنیشی زۆر کردو لەواتێت بەڵام لە کۆمەڵگەیەکدا کە مرۆڤەکان وەکو یەک ئازادن بیر بکەنەوە وەکو یەک ئازادن قسە بکەن وەکو یەک ئازادن چارەنووسی فلان دیار بکەن وەکو یەک ئازادن مامەڵە دەکەن لەوەی بەر و ژیانی کۆمەڵایەتی فلاندا بکەن لەوێەوە
ئاستێشی پێشکەوتووتر دەدێتەوە کۆمەڵگە. کە باس لە پرۆسی جیاکاری دەکەین دژی ئافرەت، گوتمان بەرامبەر چەمچێش دەبینەوە کە ویش چەمچی توندوتیژیە دژی ئافرەت. ئێمە پێمان وایە جیاکاری یەکەم خانەی سەرەکی گەراکردن یاخود گەشەکردنی چەمچی تیرۆری سیاسی یاخود چەمچی توندوتیژیە بەرامبەر ئافرەتە. واتە خودی توندوتیژی بەرامبەر ئافرەت دەرهاویشتە و زادەی چیە؟ زادەی ئەو جیاکاریانە کە لە سەرەتای کۆمەلگاوانە. چونکە ئەو جیاکاری کۆمەڵایەتیانە دواتر زەمینە لە بەردەم سەرهەڵدانی هەر توندوتیژیەکە بدەن، دواتریش شەرعیە دەدەنە توندوتیژیە کە بەرامبەر خودی ئافرەت دەکەین. خودی جیاکاری سزادانێکی معنەوی ئافرەتە کە دواتر دێنە سەر ئەو جیاکاریانە سین و بۆیان دەستیامێن. واتە جیاکاری دژی ئافرەت سزادانێکی معنەویە، بەڵام توندوتیژی کە بەرهەمی جیاکاریە سزادانێکی مادی جەستەییە کە خۆی لە لێدان و ئەلواتیرۆر و دەستدرێژی سێکسی و هەتا دوای دەبێتەوە. وارد جیاوازی کەنیوان جیاکاری دژی ئافرەت هەروە توندوتیژیەوە دەیە. جیاکاری هۆیەکە بۆ دروستبوون و گەشەکردنی توندوتیژی بە پێچوانە دەرهاویشتە و زادەی جیاکاری کۆمەڵایەتی دژی ئافرەت. بۆیش جیاکاری دژی ئافرەت دەبێتە سزادانێکی معنەوی لە بەرامبەردا سزادانێکی مادی بەرهەمدێنێت و شەرعیەتیش پێدا بۆی لە نێو کۆمەڵگەدا باڵادەست بێت. فاکتەرەکانی پێش جیاکاری دژی ئافرەت زۆر لەوانە خودی خێزان تاکانی نێو خێزان تو ئێستا نێو کۆمەڵگەی کوردیدا تا ئێستاش برا و باو ئیدی بڕیاردەری چارەنووس و ژیان و عیلاقات و بیرکردنەوە و تەنانەت خواردن و نووستن و هەڵس و کەوت و گەڕانی ئافرەتن. واتە بێپرسی ئەو برایە بێپرسی ئەو باوکە ئافرەت بۆی نییە بچێتە دەرەوە، ئافرەت بۆی نییە جل بگۆڕی، ئافرەت بۆی نییە هاوسەری ژانی خۆی دروستکە دیاری بکە، ئافرەت بۆی نییە خۆناغەکانی خوێندنکەوە بکە کە ئێستا دواتر دێنن سەری، ئافرەت بۆی نییە شەوانە درەنگ بێتەوە، ئافرەت بۆی نییە پەیوەندیەکی دۆستانە لەگەڵ برادەرێکی خۆی کووردا بەستێ، ئافرەت بۆی نییە لە شوێنێکدا بگەڕێ شوێنێکی گشتی کە بەتێن نییە بێت. هەموو ئەو کۆتوبەندانش بەر لە هەموو شتێک لە خێزانەوە دەست پێ دەکەن کە بیش لە باوکو و برای خودی و ئافرەتەوەیە. دواتر خودی کۆمەڵگەش کە دێتەوە سەرداوەری ترادیسیۆنی کۆمەڵایەتیەکانی ئەو کۆمەڵگەیە تا ئێستاش لە بناوی شەرەف کە بۆتە بەشێک لە یاخود ناموس کە بۆتە بەشێک لە کەلتوری کۆمەڵایەتی و دابنێتی کۆمەڵایەتی ئێمە ئێستاش ئافرەت جیرۆدەی ئەو چەمکەیە کە چەمچی شەرەفە تا ئێستاش چەمچی شەرەفی ڕۆژهەڵاتی کە تەنها لە لایەنە سێکسیەکاندا دەخوێنرێتەوە بێ ئەوەی لایەنە ئەخلاقیەکانی سیاسی و ئەخلاقی پەروەردەی و ئەخلاقی ڕۆشنبیری هەتا دوای لێک جیاواز بکرێت. واتە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی لە نوێژیاندا کۆمەڵگەی کوردی تەنها لەوە چاو لە ئەخلاق دەکات کە پەیوەندە بە لایەنی سێکسی ئافرەت بکەن. ئیدی دەسای ئەوە هەموو شتەکانی تر فرامۆش دەکات و ئەوێ شەرعیەتێک بە کۆی نائەخلاقیەکانی پیاو بدە لە بوارە سیاسیەکاندا هەر لە خیانەتەوە بگرە لەگە خودی خێزانەکەی خۆی، هەر لە خیانەتەوە بگرە لەگە خودی پیشەکەی خۆی لە بواری پەروەردەی یاخود هەر پیشێشتر. ئیدی برەودان و زاکردنەوەی ئەو چەمکەی ئەخلاقە بەو شێوە دەستگا وای کردووە ئافرەت بەردەوام بە چاوێکی سووک بە چاوێکی لاواز بە چاوێکی کەم سەیری بکرێتن لەلایەن خودی کۆمەڵگەش. بۆ نمونە هەر لەو ڕۆژانە لە ناوشاری هەولێر دوو ئافرەتی کچ کە یەکیان تەمەنی 8 ساڵ بووە یەکیان 20 ساڵ بووە بۆ خۆیان هاتوونە ناو بازاڕۆکوان خەڵکە لە شوێنێک ڕاوەستان دووە دەرمیان لەسەر شەوە شەقامەکە کردووە خواردووە. ئیدی هەرچی خەڵکی هەولێر هەبووە وەرگەڕاوەتەوە ناو خۆی هاو نازانم پەرکە شوتیان تێگرن و پەرکە تەماتیان تێگرن هەتا دوای لێرەوە تۆ دوای خوێندنەوەی سایکۆلۆجیانە بۆ کۆمەڵگەی کوردی بکەین بۆ ئەو کۆمەڵگەی کە تا چەند دواتر تۆ کۆمەڵگەی کا چەند وەکو ئاژەڵ سەریاتە دەکا بەڕاستی. یعنی نەک لە تەنانەت ئاستەکانی خوارەوەی کۆمەڵ تەنانەت ئاستە وشێریەکانش خەڵکێک لە چینی ڕۆشنبیردایە، خەڵکێک لە ئاستە سیاسی بەرزەکاندایە، لە ئاستە کۆمەڵایەتی بەرزەکاندایە، تەنانەت خۆی سیاسیەکان وەکو مکیاجێک سپێری ئافرەتەکەن لە دیوەخانەکانی خۆیان، دیوەخانی کوردی خۆیان، دیوەخانی خەوازەمارەکانی خۆیان وەکو مکیاجێک سەری ئافرەتەکەن و وەکو کاڵایەشی تێرکردنی غەریزەکان و کوشتنی زەوقی ڕۆژانە سەری ئافرەتەکەن بێ ئەوەی بێ دەتوانن فکری و توانە جستەیەکانی ئافرەتەکە بێ ئەوەی بدەتوانای داهێنانی ئافرەتەکەن لە بوارە جیاجەکان. کلتوری ڕۆحی کۆمەڵگا بە شێوەیەکی ڕوونتر کە بڵێن خودی ئاین کە کلتوری ڕۆحی کۆمەڵگەیە ئەویش تا حەدێک دەتوانین بڵێن بەرەند و باوێکی زۆرە بەڕاستی بەسەر کۆتکردنی ئازادیەکانی ئافرەت. تۆ کە دێکت بۆ نمونە ئێستا کە ئافرەتێک دەکوژرێ یاخود تیرۆر دەکرێت
بەو دیدگایە لەسەر ممارسەیەکی ناشەرعی سێکسیان ناخلاقی کوژراوە ئیدی پەنجەی تاوانەکار هەمووی بۆ ئافرەتەکە دەرژەکەی وەک برێ پیاوەکە پەریزادە بووە فریشتە بووە تۆزقاڵێک نائینسانیەتی و تۆزقاڵێک بێخلاقیەتی لەناو خودی خۆیدا نەبێت. لێرەوە ڕۆلی مەلای بەڕێزەکان بەڕاستی زۆر گرینگە لەوەی هوشیارێکی زیاتر بدەنە کۆمەڵگە. یعنی بۆ نمونە لەناو قورئانی پیرۆزدا لە چەند ئایەتێکدا ئاستەکانی ئەو پرۆسەی زیناکردن دیاریکراوە. خودی قورئان زۆری سزای بۆ زیناکردن دانەوە، هەروەها ئەو فاکتەرانش کە لە پشت زیناکردنەوە دیاری کردووە، هەروەها ئەو سزانێک کە بەشی پیا و ئافرەت شەکەون دیاری کراوە. واتە زینا هەم مەرجی ئاینی خۆی هەیە، هەم زۆری سزادانی خۆی هەیە، هەمی سزادانەکە هاوبەشەری ناو پیا و ئافرەت. کەسی لە کۆمەڵگەی ئێوەدا دەیان و سەدان ئافرەت ڕۆژانە لێرە لەوێ بەناوی ئەخلاقەوە تیرۆ دەکەن کابراش لە بەردەم یاسا و لە بەردەم خۆدی کولتوری ڕۆحی کە پیاوانی ئاینی زۆر بە سەرفرازی تێپەڕێ بێ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لەوەی گەڕێک کە یاسای ئەو وڵاتانە لەو پیاوانە پێچێتەوە بە ناوی تعداکردن لە شەڕەف یاخود پاراستنی شەڕەفی خۆی لە هەمان کاتیشدا خودی ئەو مەلابەرزان ئەتواندا لە مزگەوتەکانی فلاندا لە وتارەکانی فلاندا ئاماژە بۆ بدەن کە بۆ نمونەکە ئافرەتێکە کوژێ شەرعێک پێویستە سزای بدات، نەک ئینسانێک برایە بە هەوەسی خۆی یان مێردەکە بە هەوەسی خۆی بچێ تیرۆری بکا تەرمەکەی بە شوێنی دەفرەکە. واتە هەم خودی تاقیەکانی خێزان باوکووە، هەمیش کۆی سیستەمی کۆمەڵایەتی کۆمەڵگەکە دابوونەریتە، هەروەها وەکو تۆنتراتوێن کۆمەڵەکەن کولتوری ڕۆحی کۆمەڵگەکە ئاینە لە نەویشیاندا سیستەمی سیاسی و یاسای ئەو وڵاتە ئەویش فاکتەرێکە لە چەوسانەوە و سەرهەڵدانی زیاکاری دژی ئافرەت. بۆ نمونە هەرچەندە ئێستا لە پەرلەمانی کوردستاندا کۆمەڵێک ریفۆرم یاخود کۆمەڵێک یاسا هەموار پیاوان سەبارەت بە ئافرەت و ژیانی کۆمەڵایەتی خۆی بەتایبەتی لە بواری کەسایەتی یاخود بڵێن کاروباری کەسێتی، بەڵام لەگەڵ ئەوەشدا یاسا تا ئێستا سزایەشی یاخود سراحەتێکی معقولی دیارەتی بۆ هەم تحقیقکردن لەو جیادانێکە نەوەدەن. بۆ نمونە لەو ڕۆژانێکە هەیە پوشی بۆ دوازار پوشەکە بەپاک دەچێت کەسی دوای سەر ڕۆژان دێت دەستپێدێت وەرەقەبەرێت. یعنی لێرە یاساش جگە لەوەیکە پاڵپشتێکی دەبکات، خودی یاساش پاڵپشتە بۆ پاراستنی ئەو ترادیسیۆنە کۆمەڵایەتی و ئەو کولتورە ڕۆحیە و خودی پێکاتە کۆمەڵایەتی. نهێنی ئەوەش دەستدایە لەبەرەوەی سیستەمی سیاسی کوردی دەسەڵاتی سیاسی کوردی یاسایەتی لە ئەساسدا پاڵپشتی خۆی بە چێت دەستێت پشتی بەس بهێزە بە کولتورە ڕۆحیەکە. بۆ نمونە تۆ بۆ نییە قسە لەسەر ئاین بکەیت، بەڵام کە دەسەڵات سیاسی قسەی لەسەر دەکاتن و ئەیپارێزی ئیدی پاڵپشتێکی دروستکەوەیە. دوو هەموو دابنەریتەکانی کە هەمی کۆمەڵایەتیانە ئیدی بە هەمان شێوە دەسەڵات سیاسی هەوڵەدا خودی ئەو یاخود دابنەریتە کۆمەڵایەتیان سەخت کاتە بە مقەدەس بزانێت. خودی پیاو وەکو ڕەمزێکی وای پێشەنەدا کە ڕەمزێک مقەدەس بێ لەسەروی ئافرەتەوە. یعنی هەم دەسەڵاتی سیاسی هێزی خۆی لە ترادیسیۆنی کۆمەڵایەتی و لە کولتوری ڕۆحی وەرەگێ، هەمیش خودی ئەو دوو پێکاتێکە گروپە کۆمەڵایەتیەکان هەروەها دابنەریتی کۆمەڵایەتی و هەروەها کولتوری ڕۆحیش پارێزگاری فرا لە چێوە دابینەکەن لەلای یاساوە. جۆکە ئەو ڕۆکە قسەیەک لەسەر چەمچێکی ئاینیەکەی دوازار بێک فتوانەوانەیە بەردەوەی ئاینەکە زاد بدان دەسەڵاتی سیاسی زیاترە بێ ئەوەی لێکۆڵێتەوە. تۆ کە قسەیەک بەرامبەر دابنەری دەکەی دابنەریت وەکو شتێکی سووا و بەجێما و ڕەنگە دابنەریتی تێدا هەدەوێت دوامێ، بەڵام لە ئاست کۆمەڵگەی ئەوڕۆدا لە ئاست پێشکەوتوی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژی و وشاری ئەوڕۆدا ڕەنگە کۆمەڵێک بیت و باو جێی مانەوە نەبێت. واتە لەناو پرۆسەی جیاکاری دژی ئافرەتدا جگە لەوەی سزادانەکە ماینەویە فاکتەرەکانی یاخود پاڵپشتەکانی ئەو سزادانە هەم خێزانە هەم کۆمەڵگەیە ئەم ترادیسیۆنی کۆمەڵایەتیە هەمیش کولتوری ڕۆحی و هەروەها خودی سیستەمی سیاسی وڵاتەکەیە. لە کاتێکدا پرۆسەی تۆندروتیژی دژی ئافرەت وتمان سزادانێکی دەستەییە بۆ ئافرەت دووشت دەوێت تێدابن وتمان ترادیسیۆنی کۆمەڵایەتی ئەو دابنێتانە واتە شەرعێتی بە برایەکەی یا قوشت کوژی بەناوی شەڕە کولتوری ڕۆحیەکەش هەبێت. کولتوری ڕۆحیەکەش مقەدەسێتیشی یاوەتە شەڕە خودی شەڕەف لە هەموو شتێک وەکو وتمان بێ ئەوەی ئاراستەکان و ڕەنەکانی شەڕەف دیار بکرێت، ڕەنەکانی ئەو ناموسە دیار بکرێت، پێناسەی دیاریکراوی بۆ بکرێت، زیاکاریەک لەنێو ئەو ناموساندا بکرێت کەوەش دەتوانێت لە خودی پێگەشەی ڕۆژهەڵاتی بۆ ناموس بۆڕێت. خودی زیاکاری وتمان شەڕعێت دەدا بەسێ دەوڵەتیشی
تۆکە لەنێو کۆمەڵگەدا دادوونەی کولتوری ڕۆحی سیستەمی سیاسی بواری دادن کێچیاکانی لە بواری خوێندن لە بواری ئابووری لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتی لە بواری هۆشیاری لە بواری هونەری دەستگا دەکرێت یعنی هەموو ئەو شوێنانە لە هەموو بوارانەدا دووربەندێکی بۆ دیاریکراوێت ئیدی وشکارێک لای دیاری